خۆشەویستان هەر لە شێخانم ئێوارەشم بەسەر داهات بەڵام ویستم بە جوانی باسی شێخانتان لە بۆ بکەم اینجا بەرەوەی خواردنێک تاقی بکەمەوە نادی بگەڕێمەوە لە ڕێگا دوکانێکی زۆر جوانم دیت سڵاوت لێبێت باشی باشم بەستەوە باشە الحەمدلله باشە خاتیر زان لە کێوە لێرە کار دەکەیت تۆ والله أبا إيجارة يا كافتريا عزيز الشيخ خانم لە شێخانی و لێرەش ئیش دەکەی و یاڕبی لە شساغ بیتن بەو تەمەنە و گەنجە جوانە ئیش دەکاتن هەر سەرکەوتوو بی دەمێ خواردنەکانتان تاقیکەمە بزانم چتان هەیە وەری لای من پێم بڵێ بزانم مێلاک ها فەلافل سینگە هەمبەرگەرە هەمبەرگەرە و باشە شتی خۆش ئەو شتانەتان هەیە کە من پێم خۆشەوە حەزم لێیە مێلاک واتە جەرگ وانە مێلاق جەرگیان هەیە دەمەوێت لە فەی فەلافلی بخۆم هەندێک باینجانیشم لە بۆ تێکم ئەتی وەرەکەنە من مەڕۆ باقسەکانم تاڵکەم ئەلێرە دادەنیشم دەخۆم ئاو شتی گۆشت پشتم لەو پێدامەکە باشە گەلێک مەمنون دەستەکان خۆش بێ با دانیشم نانێکی خۆشش بخۆم لە شێخانە جەماڵاوای لە شێخانی جوان بکەم دەستەکان خۆشبی گەلێک مەمنون زۆر بە جوانیش لە بۆ میدانایە تاقی بکەمەوە بزانم ئەی دەستەکان خۆش بیتن یا ڕەبی دەفەتی جوان بێ هەموو لایەک ناخۆش ئەفە یعنی بە دەستی شتی تێکەیت